ئەمڕۆ کاتژمێر 12:50 خولەک ئاگادار کراینەوە لە ڕێی ژووری بزوێنمان بەبوونی ئەو ئاگرەکە لە سنووری دەشتی هەولێرە. سوپاس بخوای گەورە خێراگەشتنی تیمەکانی ئێمە زیاتر لە 10 تیممان لێرە بوو ئاگرەکە بە خێرایی کۆنتترۆل کرا. کارگەیە کارگەی دروستکردنی پلاستیکی موبەڕیدە و غەسالەیە کە هیچ مۆڵەتێکی سەرەتایی لەلای ئێمە نیە و هیچ مەرجێکی سەلامەتیشی تێدا نەبوو کوبەرگری شارستانی. ئێمە لێکۆڵینەوەکانمان دەست پێ کردەوە بۆ هۆکاری ئەوەی بزانین بە چێ هۆکارێک ئاگری گرتووە. پاش تەوابوونی لێکۆڵینەوە ئێمە پێشتریش وە جەخت دەکەینەوە سەر نووسراوی خۆمان کە ئیزراعاتی لەگەڵ دەکەین و بەپێی یاسا مامەڵەیان لەگەڵ دەکەین. زەرور زیانەکان وەکو باسم کرد ئێمە تاکو لێکۆڵینەوە تەواو نەبێت هەم هۆکاری ئاگرەکە هەم زەرور زیانەکان خەمڵاندنی بۆکەین ناتوانین ئەوە ئەدرێتە دادگا و دادگای یەکلایی کاتەوە سزایەکیان بۆدانە بەڵام بەداخەوە کە کارگەیەکی ئەوە لەو شێوەیە گەورە هیچ مەرجێکی سەلامەتییان نەبووە هۆکارەکەشی ئەگەرێتەوە بۆەوەی کەوا پابند نەبووە بە مەرجەکانی سەلامەتی بەرگری شارستانی ئەو کارگانی هاوشێوەی ئێرە ئەمە داوایان لەکەین کەوا پابند بن ئەو ڕێنمایانی دانراوە بۆ پاراستنی سەر و ماڵی گیانی ئەوانە کە پابند نابن ڕووداوی هاوشێوی ئێری لێ بێتەوە بەداخەوە. بەس سوپاس بخوای گەورەکە دووبارە باسێکەمەوە ئێمە کە هیچ زیانێکی گیانی بە کارمەندانی ئێمە نەگەشتەوە بە خەڵکی سڤیلیش نەگەشتەوە هەموو لایەک سەلامەت. لە ماوەی چەند مانگ ڕابردوو چەند کارگە سوتاون و مەرجی سەلامەتیان تێدا نەبووە؟ ئەمە دیارترینیانە کە مەرجی سەلامەتیانە بۆ ئەو کارگانێک کە پێشتریش کە ئەسووتان ئێمە لێکۆڵینەوەما دەست پێ کردو لەگەڵیانە هەر کەسێک کە مکڕی هەبوو بێت یان مەرجی سەلامەتی دانە نابێ یا پابند نەبوو بێ ئێمە ئیزراعاتمان لەگەڵ